بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا، ولا مبلغ علمنا، ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا، اللهم آمين. برایان و خوشکانی بەڕێز لە هەر شوێنێکن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای تەعالا بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین لە شەوێکی تر لە شەوانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا، لە شەوانی قەدری مبارەکدا بە خزمەتتان گەشتینەوە. وەکو معلومی هەموو لایەکتانە بەرنامەکەمان ڕاستە و خۆیە، ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن و بە پێی پێویست و زانستی خۆمان لە خزمەتانە بین. لە بەرنامەکانی ڕابردوودا هەر جارە و لە باسی نەخۆشیەک لە نەخۆشیەکانی دڵدا بووین. ئەو نەخۆشیە شاراوانەی کە ڕوو لە ئینسانەکات زۆر جارە بێتە هۆی لەناوبردنی خۆی و لەناوبردنی ئەو ژینگە و دەوروبەرەی کە تێیداژی. لە بەرنامەی ئەمڕۆژدا باسی نەخۆشیەکی تر لەو نەخۆشیان ناکەین کە قورئان زۆر ئاماژەی پێکردووە لە ئاەتەکاندا. هەندێک جار هۆکاری لە ناوچوونی گەلەکان بووە، ئەویش نەخۆشی بێئاگابوونە، نەخۆشی ئەلغەفلەیە کە قورئان پێمانی فەرموو اقترب للناس حسابهم وهم في غفلة. خەڵکی لێپرسینەوەیان نزیک بووەوە، بەڵام وهم في غفلة، ئەوان لە بێئاگاییە بوون. ئینسانی وا هەیە تووشی نەخۆشی بێئاگایی بووە، بە هیچ جۆرە ئاگای لە خوا نییە، ئاگای لە قەبر و قیامەتی خۆی نییە، ئاگای لە زیندوو بوونەوە نییە، ئاگای لە محاسبە نییە، تاوانەکاوە ڕوا، گوناهەکاوە ڕوا، زوڵم لە خەڵکەکە، خەڵکە چەوسێنێتەوە. ئەوەی کە یادی نەبێ خوایە، ئەوەی کە یادی نەبێ قیامەتە، ئەوەی کە یادی نەبێ مەلەک المەوتە، ئەوەی کە یادی نەبێ پرسیاری قەبرە، بۆیە زۆر بێ ئاگایە. هەر کاتێک ئەزانێ لە قەبردا پێڵن من ڕەبوک، ئەو کاتە خەبەریە بێتەوە. وهم في غفلة، خەڵکی لە بێ ئاگاییدایە زۆربەیان، زۆربەی خەڵک لە بێ ئاگاییدایە، بێ ئاگان لە خوای پەروەردگار، بێ ئاگان لە قیامەت، بێ ئاگان لە شەرع. خەڵکی وایە بۆ دنیا زۆر ئازایە، هەرچی کون و قوشبنی کەسابەتێ شارەزایە، بەڵام بێ ئاگایە لە قیامەت، بێ ئاگایە لەو مزگەوتەی کە نزیکی دوکانەکەیەتی کە بڕوا دوو ڕکات نوێژی تێدا بکە بۆ خوای پەروەردگار. ئینسان نابێ بێ ئاگا بێ. بەڕێزان، هەر کاتێ بێ ئاگایی و غەفڵەت ڕووی لە ئینسان کرد، ئەو ئینسانە عاقیبەتی باش نابێ. ئازیزان و خۆشەویستانم، خوای پەروەردگار باسی قەومانێکمان بۆکە، باسی کەسانێکەکە کە لە پێشودا فەرمێ كالأنعام بل هم أضل، ئەو کەسانە والذين هم عن آياتنا غافلون، ئەوانە غافڵن لە ئاەتەکانی خوا. و سزای ئەمانە چییە؟ أولئك مأواهم النار، ئەمانە جێگەیان ئاگری دۆزەخە. یعنی کەسێکە غافڵە، هیچ حسابێ بۆ قەبر و قیامەتی خۆی ناکە، یعنی تووشی ئەم دەردە بووە، تووشی دەردی بێئاگایی بووە، خۆی گێلکردن لە قیامەت، خۆی گێلکردن لە مردن، خۆی گێلکردن لەوەی کە محاسبە و لێپرسینەوەیەکە. ئەگەر ئینسان غافڵ نەبێت لە خوا، ئەو کاتە زوڵم لە خەڵک ناکە، چونکە ئەزانێ ڕۆژێ دێ محاسبە ئەکرێت، حەقی لێ وەرئەگیرێتەوە. بۆیە ئەم ئینسانە حسابی بۆکە، کە حسابی بۆ کرد بێ ئاگانیە. هەر کاتێ ئینسان حسابی بۆ قیامەت نەکرد، حسابی بۆ مردن نەکرد، ئینسانێکی بێ ئاگایە. وجاءت كل نفس معها سائق وشهيد. خوای تەعالا باسی قیامەتەکە لەگەڵ هەر یەکێک لە ئینسانەکانە کە وەفاتەکە، ئەو مەلائیکەتانەی لەگەڵدایەکە کردەوەکانیان نووسیوە، پێڵن لقد كنت في غفلة من هذا، تۆ لە دنیادا زۆر بێ ئاگابووی لەمە، زۆر بێ ئاگابووی لە زیندوو بوونەوە، زۆر بێ ئاگابووی لە قیامەت، زۆر بێ ئاگابووی لە حیساب و کتاب، بێ ئاگابووی. ڕۆژێ لە ڕۆژان بیرت ناکردەوە. ئەو برابەڕێزەی کە ڕۆژێ لە ڕۆژان بیری نەکردو تۆ نوێژ بکە،
ئەو خوشکە بەڕێزە بە هەمان شێوە ڕۆژێک دێ مەلائیکەتی خوای پەروەردگار لە قیامەتا پێوترێ لەقەد كنت في غفلة من هذا تۆ تووشی نەخۆشی غەفڵەت بووبووی تۆ تووشی نەخۆشی بێئاگایی بووبووی بێئاگا بووی لە قیامەت بۆیە بەڕێزان هەر کەسێک کە بێئاگا بێ بەڕاستی پەشیمانی لە دوا دێت بێئاگا بێ لە قیامەت و لە قەبر و لە حیساب و لە کیتاب معاذی کوڕی جەبل ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ليس تحصر أهل الجنة إلا على ساعة مرت بهم ولم يذكر ئەوەی کە خەڵکی باش لی پەشیمانن یەک شتە خەڵکی باش لەوەی کە پەشیمانن لە یەک شت پەشیمانن کە کاتێکیان بەسەردا ڕۆژتۆ زیکری خۆیان نەکردووەیان واتە غافڵ بوون واتە بێئاگا بوون بۆی ئینسان بەردەوام ئەبێ دەمی بە زیکر بێ بۆی لەو کەسانە حسێب نەبێ کە غافڵە لە زیکری خوا کە بێئاگایە لە یادی خوا کە بێئاگایە لە قیامەت ئینسان بەڕاستی ئەبێ بۆ کەسانێک بگری لە دنیادا کە دڵیان مردووە ئێمە لە دنیادا هەر بۆ کەسانێک ئەمرین کە بەلاشە ئەمرن کە جەسەدیان ئەمرێت کە ڕوحیان دەرەچێ و لاشەکەیان لەو ئەرزەیەکە هەر بۆ وا ناگرین بەڵام بۆ کەسانێک ناگرین کە نەخۆشی غەفڵەت و نەخۆشی بێئاگایی وای لێکردوون کە دڵیان مردووە کە ئاگایان لە هیچ شتێکی قیامەت نییە بۆی بەڕاستی ئینسانە بێ بزانێ ئایا لەو کەسانەیە کە تووشی ئەم نەخۆشیە بۆ نەخۆشی بێئاگایی ئاخر ناکرێ بەڕێزان ئینسان ڕۆژێ بەسەریدا بڕوا سەعاتێ بەسەریدا بڕوا یادی خوا نەکات زیکری خوا نەکا ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی غەفڵەتە بن تووشی نەخۆشی بێئاگایی ئەبن زۆر تەمەڵە بن لە عیبادەتدا یعنی یەکێک لە نیشانەکانی ئەوە لە عیبادەتدا تەمەڵە بن تاقەتی عیبادەتیان نامێنێ تاقەتی بەندایەتیکردنیان بۆ خوای پەروەردگار نامێنێت کە ئینسانیش تاقەتی عیبادەت و بەندایەتیکردنی نەما بیری لێ نەکردەوە ئەو ئینسانێکی غافڵە خوا پەنامان با زۆر تاوانەکا بە خەیاڵە نایە تاوانی نە تاوانی بچووک و نە تاوانی گەورە ڕای ناچەڵەکێنێ بۆ ئەمە بێئاگایە ئەگەر ئینسانێک بیستنی تەواو نەبێ تۆپێک لە پشتێەوە بتەخێنە هەر بە خەیاڵیشی دانایە بیخە ناو تەخینەوەیەکەوە بەس نەیبینێ هەر بە خەیاڵیشی دانایە بۆ چونکە گوێی لێ نییە ئەی ئینسانێکیش دڵی مرد دڵی بێئاگا بوو ئەم هەموو ئایات و ئەحادیسەی کە باسی قیامەتەکە ئەم ئینسانە دڵی مردۆ لێی بێئاگایە ڕۆژە لە ڕۆژە حسابی بۆ ناکە تاوان نەکات کاتێک ئینسان حسابی بۆ تاوان نەکرد یعنی تاوانکردن و ئاو خواردنەوەکو یەک وابوو بەلایەوە ئەوە بەڕاستیەوە بەڵگەیەوە کە ئەو کەسە تووشی نەخۆشی بێئاگایی بووە تووشی نەخۆشی بێئاگایی بووە لە خوای پەروەردگار ئینسان هەتا بێئاگا بێت لە ناسینی خوای پەروەردگار تەقسیری هەیە چونکە ئینسان ئەگەر بەڕاستی خوا بناسێ نابێت لە خوا بێئاگا بێت چونکە هەر یەکێک لە ئێمە مردنەکەی نووسراوە کاتی بۆ دیاری کراوە بەڵام بە ئێمە نەوتراوە هەر کاتێککە هات کۆتایی پێدێ ئیدی تۆ ئاگادارنیت گرنگ ئەوەیە کە دێت نابێ ئینسان ئەوەندە بێئاگا بێ کە بیرێک لە مردن و قەبر و قیامەت نەکاتەوە هەر ئەو دەقە پێی بزانێ مەلایکەتەکان پێ بڵێ من ڕەبووکە لە قەبردا بڵێ ئاوە چییە ئەمە کارەساتە بەڕێزانم خۆشەویستانم چونکە ئینسان کە غافڵ بوو لە خوا لە ئاەتەکانی خوا شوێن هەوا و ئارەزووی خۆیەکەوێ هەوا و ئارەزووی حەزی لە ماڵی خەڵک بۆچە داگیریەکە حەزی لە ئافرەتی خەڵک بۆچە داگیریەکە حەزی لە زۆڵم بۆچی ئەیکا حەزی لە هەرچی بۆ ئەیکات بۆ ئینسان بەڕاستیە بێ و کارانە بکاکە وای لێەکە لەو کەسانە نەبێکە غافڵە لە ذیکری خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من حافظ على هؤلاء الصلوات لە باسی نوێژەکاندا نوێژە فەرزەکاندا فەرمووی هەر کەسێک لەو پێنج نوێژە فەرزەکە بەردەوام بێ لە سەریان ئاگای لێیان بێت ئەنجامیان بدات لە بیری نەچێتەوە
أو نيجانا بكا لم يكتب من الغافلين أو لا يخواي پروردگار لو كسان حسابني كغافلة يعني كبيعاقايا لو أنا حساب ناكرت أي أقر إنسان كحسابه نيجاكانيش نكرت هيج حسابي نقبو بينج فرزا نكرت حسابي بو رمزانيش نكرت هیچ کاتی ناتەوەش خۆی ئەو بەڕاستی و ئینسانێکی بێئاگایە خوا پەنامان بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی تردا فەرمووی من قام بعشر آيات هەر کەسێک يعني دا آية تایبەتی دا آيەتی کۆتایی سوورەتی البەقەرە ئەم ئینسانە بیخوێنێت بەردەوام بیخوێنێت بردوام رفيقي قرآن به أم إنسان لم يكتب من الغافلين لا يخواي پروردگار لإنساني كي بآقا حساب ناكره يعني نخوشيكي لدورة لنخوشي بآقاي بوي براستي پیغمبري خواه صلى الله عليه وسلم لدعا دا هاتوك پیغمبري خواه صلى الله عليه وسلم پناي بخوا قردو لم نخوشي برجل طبعا پیغمبري خواه صلى الله عليه وسلم پنای بەخوای پەروەردگار گردووە لە چەند نەخۆشیەک پەنای بەخوا گردووە کە تووشی نەبێ یەکێک لەوانە فەرموویەتی اللهم إني أعوذ بك کۆمەڵە نەخۆشیێنە یەکێک لەوانە والغەفلەتی لە بێئاگایی خوایە پەناگرم بە تۆ کە بێئاگابم لە تۆ بێئاگابم لە زیکری تۆ بۆ ئێمە زیکری بەیانان و ئێوارانمانێ زیکری بازاڕمانێ زیکری چوونە دەرەوەمانێ زیکری هاتنە ماڵەوەمانێ زیکری خەوتنمانێ زیکری بەخەبەربوونەوەمانەیە زیکری کاتی خەوی ناخۆشمان هەیە زیکری ئەوەمانەیە کە لە کاتی دەستنوێژگردنە زیکری چوونە سەر ئاومانێ زیکری چوونە حەماممانەیە زیکری جللەبەرکردنمانێ زیکری ئاو خواردنمانێ زیکری نان خواردنمان هەیە زیکری تەنانەت جیماع لەگەڵ خێزانەکەیە زیکری بوونی منداڵمان هەیە یعنی هەرچی ژیانمان هەیە هەمووی بە زیکر تەنراوە بۆی کە ئێمە غافڵ نەبین بێئاگا نەبین يعني أم شتا أم همو ذكر ويادا كبيغمبري خوا صلى الله عليه وسلم بو إيما يجي الله بو إيما بأغا نبين لخواي پروردگار جل جلاله شو كبأغا بون براستي كومل قوم قلاني بيشوتر خوا لنا بردن لبر بأغا خواي كورا پنامان كما لقلايا دايكي بابان السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. ما مستجان لي زحمة دي تفسيرهم بلا خشكا كم زحمة النبي استفسرها تروج يعني كاتفة درس يعني شيرة زيادة شي كات دريكن صار فكرة يعني ما صبرين لم أو برسياري كم وبرسياري تر برسياري كي تريد ما مستجان محتاج صار محتاج لماله أجا بدي ماله احتياجي محتاج نيج بكر يعني بدي ماله ونيش بس يعني هيك نعم احنا نشتغل نبي اعتيادية هلا دو برسالة أبو بعد التذكار يسريش والله ما وصل قريت ما تقريبا زي هادو عن قصارة كده بورجو كان مضبوط الرجو كان قريب البنية جاكا أري يعني أريتها ختمية ما وصل جنزور ديما منين مدام مجداني تشيبه بسرتشا خوشك برازكم إن شاء الله والله امتدينو كاك محمد بله كاك محمد جان لخزمتها كاك محمد السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. والله مسجل بشيركم دعائي خير أنا سجل لكاتي نيجا يكم بركات الصوان بتيو وصل لبرخة جشوا بشتيشم دوام بركات وتيم بركات وعم بركات أنا دلانيشم دعوة من دعائي خير سميرا قصدة الله نخوشي كاك محمد وعي تجي فقرات بول يا ربي خواي پروردگار بو خاطرنا وجوانكاني خوي شفاء بدا كاك محمد إن شاء الله أمشقاري تكينو ودعاء خير يشد بوكين كاك محمد بس هردو تشاومان لم شو بيروز ده كاك محمد يكيتر بالله كاك محمد جان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ورباني والله يبارك نيف تشارك معنا لخزمتين والله حاليا دا قبا مش كان هالي من علم دافنش لا خزان ماش كمان هالي ناشتي
يعني بم ليلة القدر مناقشة كان هلم بم ليلة القدر مناقشة كان والله مناقشة لزوها كريه بس من علم بس نيش خزان ناس يوانا ما يشكي ثمانية قوريه قناعات يعني بالله إن شاء الله والله متمدتو ما يشكينا وباوان بيشكينا نقيسيك منا والله منا يشكينا ما زوان يشكينا إن شاء الله وأوان لسر مذهب إمام الشافعي كاكا ولا مذهب إمام الشافعي لا ندى وين إشكينا الله يرحمك إن شاء الله والله متدمو بسرت شاو صلاة وحرمتي شما يبو باوكو دايكي بالرئيس قربان شاوكني قربان بس ما دعاء خير أم بوكين دعاء خير مان بوبكن قربان يا ربي رحمة الله قربان خوابت بال إن شاء الله والله متدمو بسرت شاو كاك أرازيان قربان لخدمتنا كاك أراز برای سپاس باش مامۆستا خواهی گەورە بتپارێزێ سپاس دەکەم مامۆستا پرسیارێکمان هەبوو لە خزمەتتان ئەگەر ئینسان جارێک لە ژیاندا خۆی داخەڵەت بکە بگەڕێتەوە تۆبێ بکە سەردانی ئەمڕێ بکە ماڵی خۆی بکە و دوای بگەڕێتەوە سەر گوناح و تاوانەکان وەکو مەسروف خواردن و هەندێک کاری نەشاو لەمەزندا تۆبێ بکات و ئاخی جاری بێ ئەگە خۆی گەورە ئەو گوناحانەی لێ خۆش بێت بۆ کۆکانێکی پێش بتاکە بدەنووسێ يعني جنابت برسياركت أويا أجر إنسانك توبة بكات ودعاء بقرة توسر جناه صلي بلا بلا هلو برسيارة أبو بلا قربان إن شاء الله والله متدمو بسرت شاو بعد ما وصل سباس خالد رازي بيه كاك أرازيجان كاك فرمان جان بلا جو خدمتتان كاك فرمان السلام عليكم أوصى جان السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته والله يا ماما صدوك الكلام هي عز النبي لخدمتتان السلام عليكم أجر من مناعب مثلا حوصل واشتغل بالرجوبي ولا يبغى مردود هاي أبويا الروا طيب الرجوبي كريتها يعني بيكريتوا مثلا بالأزام هاي بالرجوبي ندعيش ملا أريان دم أبوي بالرجوم باكم بوي بوي أنا كريت بالرجوم شو أبي بلا 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 أنا برسالة أبو برسالة شمية والله مثلا الزكاة رغزولك مية منالكي وشوكارينية أجل الزكاة فيها شيء بديني بس ما باوكي جباوكي مع عصفورة والله موزع باش نيزو يعني اللي قال مال باوكي أخوار دونشتيان بيكا ويا بيكا ويا بالله مال باوكي فقير يعني هيانا والله إذا باوكي مع عصفورة والله مخزار ومخصوصيان لسورة بس عن كرسي براسي إذا بيانا شيء إن شاء الله بيانا شيء ما دام مرزنية بالرزان يعني إنسان إلا بمعاشي نبي مجا زكاتي بيش جاري معاشي بس بشي ناكا يعني بشي أكا بلام إيشي دكتوري هبي باريني برا بويا إن شاء الله زكاة كان بريو كاك فرماجان باشا زكاة خوزان خوز زلاد خالد رازي يا ربي السلام عليكم كاك صباح جان السلام عليكم عليكم السلام ورحمة الله باش ما وسجان خواهي قوربت باريزي نعرف كهرب اسفاز ما وسدت السيارة من هيك زحمتني جان كاك صباح جان قد تلفونك وجمال لي بقري ممنون تبين صلي اسفازك ما وسجان اما دوبل السيارة هيا جان صلي كاك صباح جان برسياري كم ين ما مستا كاك صباح جان لا تلفونك وجوم لي بقري سباس لك باشا لا تلفونك ونك التلفزيونك صار نخوشا دوزار سيزارشم برتا ايران بس حساب خود زاينه و نخوشي كورونا موراني ما برجع سرداني دكتورش ما كرديا كاك صباح فرمود من دالم نخوشا بله من دالا كانم نخوش نخزانكم نخوشي دل يعني يا ربي خوش نخوشي دل يعني دوزار سيزارشم برتا ايران اساس سرداني دكتور دفن زيت كادري دكتوري جاية بس نخوشي دولي هي عبد المان الجلاد شلو دان بارك بيستعب روش بروجي هو بارك بيستعب روش يعني بروجي نبو يعني سير روج بيستعب روشي قواردوا او سالكش شنو لا سرداني دكتور ماكلي تاي صبر روجيا
بەڵام دکتۆر پێی گوت ئەتوو بە شەرەکی ناتەبیعی بڕیار نەدا گوتمان دکتۆر بزانانی بە ڕۆژی یان ناگوتی ئەمە ناتوانمە بڕیارە لەم بەر ئەو بە شەرەکی تەبیعی نییە. دکتۆر وتی نابێ بە ڕۆژوو بێ پرسیاری یەکەمەوە پرسیاری دووەمیشان دکتۆر وتی نابێ بە ڕۆژوو بێ کاک سەباح ئێستا کە 27 ڕۆژی یعنی ئەو ساڵەکە بە ڕۆژی وە هەمووی گرتووە بەس ئەگەر بە ڕۆژی نەبێ ئەمە دەزانین لەسەرێکی فیدیەکەی بەس فیدیەکەی بدا یان بگرتەوە ویتکە کە بە شەرەشی تەبیعی نییە دکتۆر پێی وتوە تەبیعی نییە بەسەر چاوە پرسیاری یەکەم پرسیار دومیشمان منداڵێکمانێ ئیش دەکاتن بەڵێ ئەوەشی لە جێیکی ئیش دەکاتن مامۆستا لە مەقامەتی هەندێک شتی هەیە تێدا هەیە مەسەلەن وەکو خواردنەوەی غازیەکان بەڵام ئەو بەس پاژماوەکانی پاک دەکاتەوە هەتا چەند ئەو بۆ مەحەرارێن مەطعەمەکە چی تیاکرێ فەرمووت بەڵێ مەطعەمەکە چی تیاکرێت مەطعەمەکە هەموو خواردنێکی هەیە بەس موادی غازیەکانی ناشەرعی هەندێکی تێدا هەیە بەس دەرێ ئەم پەیوەندی بمنەوە نیە بەس ئەو عایدی پاککردنەوە یعنی مەشروباتی تایە بەرێ ناشەرعی کە دەکە مەشروبات بەڵێ بەڵێ بەس ئەو پاشماوەکان خان دەکاتەوە پەیوەندی بەوە نییە مەسەلەن دانان و هەڵگرتنەوە شتانە نییە بەس پاککەرەوەیە مەسەلەن تێ بکە ئینشاءالله وەڵام تدەمە بەسەر چاو دومانیش ئیش دەکە ئیشی نەبوو چارەش نەبوو لێش دەوێندرێکە زۆر خەڵقیش گوتم کاکە داری مامۆستایەکی دەکەم ئەگەر زان شەرعی نییە ئاجی دەکەمە زراعەتی خۆمەوە دەگرین ئینشاءالله وەڵام تدەمە کاک سەباح بەسەر هەردوو چاوم خۆشوی زۆر سپاس بەسەر هەردوو چاوم باوکی کاک ئەمیر السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم ماما صاجيا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ولي ماما صباشي بلا. يا ربي خوابت باريزي. على ماما صافر شارك معنا. جان. أو بو ملا كان أم سالب سردما بحثي نشانة كاني قيامتنا كان. بس نشانة كاني قيامت بكين. لبرو نشانة كاني قيامت هل تشتي مثلا طبعا أو حديثي في غير عالم بين شرطة وشرطة زياد. شرطة برعانش حديثي بحثي شرطة كان لبرو ملا كان بحثي أو ناكن. بويا بحثي ناكن لبرو أو أنا ليه عن عاجزنا بيه يتنازع هو قال أوي لبرو شرطة ليه عن عاجزنا بيه يعني خوان بحثي. باوكي كاك أمير. بله. برسالة كتلي بكم إذن مدي. ولا فرم. لكردستان 5000 وشتێک مامۆستای ئاینی هەیە. بەڵێ. تۆ لەم 5000 گوێت لە چەندێکی گردووە؟ وەڵای گوێم لە زۆریانە بێت. گوێم لەم 5000 ئەژمارەیەکم پێ بڵێ گوێت لە چەندیان گردووە؟ وەڵای لە زۆرە مامۆستا. چەندی عاتۆ ژمارەیەکم پێ بڵێ. وەڵای بڵێم ئەگەر وەکو زۆر حساب ناکرێت حساب بڵێم ئەوە. 100 200 وەڵایی لەوەیە کورم مامۆستا ئەسام ناڵم بە شتەکە بە دیاریکراوی دیاری نییە مامۆستا گوێم لە زۆرە بێت. مەبەستم ئەوەی باوکی ئەمیر لە 5000 مامۆستای ئاینی ئەگەر من و جەنابەت گوێمان لە 400 مامۆستای 400 زۆرە تەبعەن گوێمان لە 400 مامۆستای گردبێ ئەوە قیاس نییە کە باسییان نەکردەوە نییە؟ بەڵێ بەڵێ مامۆستا من مەقسەدم ئەوە نەبوو ئەوە بوو جاران مامۆستا پشتی بەحثێکرد بەس ئێستا بەحثی ناکە بەس هیچ بەحثی نیشانەکانی قیامەت ناکە لەبەرەوەی هەنێکی تایە لەبەرەوەی هەنێکی تایە خەڵک ئێستا لە کورسانە لێ عاجزە بێ ئەوە خۆت لەوێ مەسەلەکە بزانی بەحثی ناکە. ئینشاءڵڵا باوکی کاک ئەمیر دەرشەیەکێکین باشە؟ دەیسەلام. خوا لێت ڕازی بێ. خوا بتپارێزێ. دیارە بەڕێزان بابەتەکەمان ئەوەی کە لە خزمەتتانە باسم کرد دیارە بابەتێکی دوور و درێژە بەڵام ئینسان بەڕاستی هەوڵدا لە بێ ئاگایان نەبێت. ئینسان کاتێک لە بێ ئاگایان بوو وهم فی غەفلەتین معرضون ئەو کاتە بەڕاستی زۆر حاڵی خراپ بێت لە قیامەتە. یعنی ئەگەر زەرەر و زیانەکانی ئەم نەخۆشیە باسکەین لەسەر دڵ و دەرونی ئینسان باوەڕکە 34 بەرنامەیە بۆیە بەڕاستی ئینسان ئەبێ لای خۆیەوە بیر بکات و بزانێ ئایا ڕۆژانە زیکرێکەکە یادێکی خواکە یان بیر فێلەمە بیاگایە ینی ئەگەی هیچ نییە بیری ناکەوێتەوە بیری ناکەوێتەوە نوێشکە بیری ناکەوێتەوە زیکرکە خوا پەنامەمە جا دێنە سەر پەیوەندی
ئەو برا بە ڕێزانە و خوشکە ئازیزانە کە پەیوەندەکانمان وەرگرداوە لێبوردنیش لەو بە ڕێزانەکەن کە پەیوەندەکانیانمان وەرنەگرت لەبەر کات و ئەوە کاتی شوردەوردە بەرەو کۆتایی ئەڕوات. دایکی بابان ئەو خوشکە بە ڕێزەمان سێ پرسیاری کرد. پرسیاری یەکەمی ئەوە بوو کە سەرفترە چی کاتێک دەری بکەن. تەواو سەرفترە بە ڕێزان لە شەوی جەژندا واجب ئەبێ، وەکو واجب بوون واجب ئەبێت. بەڵام هەر لە ئێستا توانی بیدەیت، یعنی کاتێکە لیژنەی فتووا دیاری کرد ئیدی توانی بیدەیت. بۆ نمونە 15 ڕەمەزان دیاری کردویت، لە 15 ڕەمەزان توانی بیدەیت. هەر کاتێک بۆت گونجا ئەو فەقیرەی کە بەنیازی بۆی بەری بینیت ئیتربی دەرێ و ئێستای دێتێ، دوو بەیانەی دێتێ، سێ بەیانەی دێتێ، هیچ کێشەیەکی نییە. خوشکە بە ڕێزەکەم گرنگ ئەوەیە کە ئاوا لە نزیکی جەژنابی دێتێ باشترە بۆی مەسروفاتی جەژنی پێ بکات. پرسیاری دووەمی خوشکە بە ڕێزە ئەوە بوو ئایا ئافرەتان بە جلی ماڵەوە توانن نوێژ بکەن کاتێک کە کەس دیار نییە؟ تەمان هەر جلەیەک شەرعی بێ واتە داپۆشراو بێت دروستە نوێژی پێوە بکرێت. جا دێ ئەم جلە ناوی عەبا بێت، ئەم جلە ناوی تراکسۆت بێت، ئەم جلە ناوی تەنورە بێت، هەر جلێک بێت جلی ماڵەوە بێ مادام شەرعیە جلەکە هیچ ئیشکالێکی تێدا نییە. بەڵام ئەگەر جلەکە جلێکی ناشەرعی بێ مەسەلەن سێچارەک بێ و قۆڵی ڕوود بێ و ئەمانە بەو شێوازە نابێ نوێژکەی پێوە. بەڵام ئەگەر عابایەک بدەی بەسەریدا و عابای نوێژەکانی ئێستا هەیە ئەوە هیچ ئیشکالێکی تێدا نییە. بەڵام جلەکە جلێکی ناشەرعی نەبێ هیچ ئیشکالێکی تێدا نییە نوێژی پێوە بکرێ. بۆ برایانی شەمان حکمی هەیە و بۆ خوشکانی شەمان حکمی هەیە. بەڵام ئەگەر بەڕاستی جلەکە سینگوملی دیارە و قۆڵی ڕووتە و ئاوا کورتە و ئەوە بەڕاستی تەسکە و ئەوە نوێژی پێوە مەکە خوشکە بە ڕێزەکەم و ئەو خوشکە بە ڕێزانشکی گویان لێمانە بێت. ئەگەر ئەوەتان لەبەرا بۆ عابایەک بدەنە سەریا ئینشاڵڵا ئیشکالی نییە. پرسیاری سێمی کوڕێکی لە نوێژدا کزە، خۆی گەورە شفای بدا بۆ خۆی گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی هیدایەتی بدا کە نوێژەکانی چاپ بکات. تەڵەن ئەو برا بە ڕێزەمان کە لە نوێژەکانی کزە بەڕاستی ئەبێ ئەم یەکێک لە دەرد و بەڵای ئەم نەخۆشەی کە باسمان کرد ئەوەیە، ئەنی غەفڵەتە وهم فی غەفلە، بێئاگایە. ئەوە بێئاگایە بەڕاستی لە یادی خوا. ئەو خوای پەروەردگارەی کە نوێژی واجب کردووە، ڕۆژی واجب کردووە، ئەو خوایە نوێژی واجب کردووە، ئەو خوایی کە ئینسانی دروست کردووە بە ڕۆژ بە شەو بەردەوام ڕزق و ڕۆزی و نیعمەتی داوە بە ئینسانە، خۆ ئینسانە بێ سوپاسێکی بکە، خۆ بێ سوجدەیەکی بۆ بەرێ. ئەگەر ئینسان سوجدە بۆ خوا نەبا سوجدە بۆ کێ بەرێ؟ بۆیە برا بە ڕێزەکەم ئەگەر گوێت لێمە پێش ئەوەی کە نوێژت لەسەر بکەن بۆ خۆت نوێژ بکە، پێش ئەوەی کە لەسەر تەختە شۆرەکە دادنن بشۆرن، ئەو کاتە کەس فریاد ناکەوێ، لە قەبرا کەس فریاد ناکەوێ، دڵت خۆش نەبێ بە تەڵقینی مەلا وەڵامی مەلایکەتەکان بدەیتەوە، دڵت خۆش نەبێ بە ڕێزەکەم بەخوا تەڵقینی مەلا بەو 5 دقە و بەو 10 دقە هەر لەبەر ناکرێ. بەنیازبی مەلا پێت بڵێ ئەو مەلایکە دێ وای پێ بڵشتی وان نییە بە ڕێزەکەم، ئەوە ئیسفادەی نییە بۆ تۆ، تەڵقین بۆ زیندوانە بۆ مردووان نییە. بۆیە بەڕاستی برا عزیزەکەم ئەبێ خۆت لە دنیادا هەوڵدەیت. رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد النبي ورسول ئەمە جێبەجێ بکەی لە ژیانی خۆتدا. ئەگەر نابەخوا لەو قەبرە تاریکەیە کەس نایە بەهاناتەوە، خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی وات لێ بکا کە هیدایەتی زیاترت بدا بۆ نوێژ و عیبادەت، چونکە هیدایەتت دراوە، ئەنی کە ئازانی نوێژ باشە و نوێژ نەکردن خراپە و هیدایەتەکەت دراوە. بەڵام وەکو کارەبا وایە ماڵەوەتان کارەبای بۆ بێ بەڵام گوڵۆپەکە دانەگیسێنیت، ئێکە گوڵۆپەکەت کوژانەوە معنای وانێ کارەباتان نییە، معناوە خۆت ناتەوێت. کاک محەممەد نەخۆشە لە ڕکاتی دووەمە بە دانیشتنەوە نوێژەکە ڕکاتی یەکەمە توانێت بە پێوە نوێژ بکات، یا ڕەبی خۆی تەعالا شفات بە، هیچ ئیشکالێکی تێدا نیە. فاتقوا الله ما استطعتم، چۆن ئەتوانی ئاوا نوێژەکەت ئەنجام بدە. دڵنیام خوای پەروەردگار پاداشتی تەواوت بۆ نووسێت، چونکە تۆ تووشی ئەو نەخۆشیە بووی بۆی نەخۆشیەکەەوە نوێژەکەی خوای تەعالا پاداشت دەداتەوە ئینشاءالله. کاک محەممەدێکی تر وتی من ناقەشەیەکمان دروست بووە لە بینی باوک و دایکمە دەربارەی ئەوەی کە دەستنوێژ لە خێزانە شکیانە. وەڵا بەڕێزانم بابەتێکی دوور و درێژە، بابەتێکی دوور و درێژە.
زانان قسەی زۆریان کردو، بەڵام مەذهبی ئیمامی شافعی کە دیارە باوکو دایکت لەسەر مەذهبی ئیمامی شافعین ئەڵێ ژن و مێر کە دەستیان لە دەستی یەک بدا دەستنوێژیان نەشکێ، جا ئەگەر بە شەهوەتەوە بێیان بە غەیری شەهوەت بێ، ئەگەر خاولێکی بداتە دەستەوە، ئەگەر ئاشتێکی لەو بابەتەش بێ دەستنوێژەکەی ئەشکێت. ئەوە لە مەذهبی ئیمامی شافعیە. بەڵام لە مەذهبی ئیمامی مالیکۆوانەدا ئەڵێن ئافرەت دەستی بەردەستی پیاوە بکەوێت دەستنوێژی ناشکێت، چونکەوە حدیثی صحیحی پیغمبرمانەیە صلی الله عليه و آله وسلم. إذن ئینسان بۆ خۆی کام ڕەیانە لە بژێرە شتەکە واسیعە و هیچ ئیشکالێکی تێدا نییە، ئەوەی ئیشکێنێ با بیشکێنێ، ئەوەی کە ناشکێنێ با نشکێنێ، ئینشاءڵڵا گوناهبار نابێت. کاک ئاراس پرسیاری وەکە ئینسانێ تەوبە بکە، دوایی بچێتەوە سەر گوناه، دوای تەوبە بکە. تەمەن خوای پەروەردگار تەوبەکانی لێ قبوڵ ئەکات، خوای تەعالا و تەوبەی گیرا ئەکات، با بچێتەوە سەر تاوانێک. ئینسان معسووم نییە، بەڵام بەڕاستی یەکێک لە شروط و مەرجی تەوبە ئەوەیە کە تۆ دەست لەو تاوانە هەڵگری کە ئێستا لەسەریت، ئیقلاع عن الذنب، ئەبێت دەستی لێ هەڵگری. یعنی ئینسانێک تەوبەکە لە زینا، خوا پەناوە، خۆ نامێ بچێتەوە سەر زینا. ئینسانێک تەوبەکە لە دزی، خۆ نامێ بچێتەوە سەر دزی دووبارە، سێ بارە چوار بارە. بەڵام هەتا وەکو ئەم ئینسانە وەفاتەکە یان خۆر لە خۆر ئاواوە هەڵدێ، تەوبە هەر قبوڵە ئینشاءڵڵا، تەوبە ئەگیرایە ئینشاءڵڵا. بەڵام بەڕاستی ئینسان گاڵتە بە تەوبە نەکات. ئەمڕۆ تەوبە بکە بەیانی تاوان بکات و بەیانی بەم شێوازانە ئینسان تاوان نەکات. ئینسان بڵێ گوناه نەکات، ئینسان گوناه ناکات، مەلایکەت گوناه ناکات. بەڵام ئەوە ناکە مەسەلەن تەوبە بکە و پەشیمان بێتەوە نوێژ بکات، دوای واز لە نوێژ بێنێ ماوە ئەمجا تەوبە بکە، ینی بەو شێوازە نابەڕاستیەوە بابەتێکی درو درێژەوە قسەی زۆر زۆری لەسەرە. بەڵام ئینسان وانەکان نەبادا لەو کاتەیە کە تەوبەکەی شکانەوە وفات بکە کاکە بگەڕێتەوە بەلای خوا، ئەو کاتە خەسیرە الدنیا قبل الآخرة. کاکە فەرمان پرسیاری ئەوەی کە مناڵ ئەگەر 7 ساڵ بێ یان 10 ساڵ بێ بە ڕۆژوو بێت، ئەوە کە سوکارێکی بڵێ وەڵا لێت ئەکڕینەوە پاداشتەکەی بۆ کەسە ناشتیوا لە شەرع وارد نەبوو. بەڕێزان منداڵش خوای تەعالا پاداش تێداتەوە، ئەجری ئەداتەوە مناڵەکە بە ڕۆژوو بێت. بەڵام ئەوەی کە بڵێ ڕۆژوو لە منداڵەکە کڕم شتیوا لە شەرع بوونی نیە. ئازیزان و خۆشەویستانم، و مناڵی سەحابە بە ڕۆژوو بوونە و ئەمەش لە ناویانە وارد نەبووە. بۆیە ئەو قسە زیاتر قسەیەکە لە ناو عەشایری خۆمانە، ئینا لە شەرع شتیوان نییە، کڕینەوەی ڕۆژوو. کاکە سەباح دیارە وتی خێزانم نەخۆشە، نەخۆشی دڵێ، خوای تەعالا شفای با یا رب العالمین. دکتۆر وتێتی ئەم جسم و بۆدیە ئەم جۆرە نەخۆشیە بۆ ئەوە ناوێت کە بە ڕۆژوو بێ، ئەو پاریش هەروای کردووە. بەڕێزەکەم ئەم نەخۆشی ئەگەر نەخۆشیێکی بەردەوامە ئەوە ئەبێ فیدیەی بۆ بدەن. ئەگەر نەخۆشیێکی بەردەوام و دوای ڕەمەزانیش ناتوانێت بگرێتەوە، فیدیەی بۆ بدەن، ڕۆژوگرتنەوەی لەسەر نیە. بەڵام ئەگەر چاکە بێت دوای ڕەمەزانەوە فیدیەی بۆ مەدەن و ڕۆژەکە بگرێتەوە. بە پرسیاری دووەمی ئەوە بوو کە کوڕی ئیشەکە لە مەطعەم مەشروباتی تایە، ئەگەر ئەم کوڕی تۆ مامەڵەی لەگەڵ ئەو عەرەق و مەشروبەیان نەبێت دروستە لەوێ ئیشکە بۆ قاپە شوارچیەکە. بەڵام ئەگەر مامەڵەی لە دانانی عەرەق بێ و لابردنی شوشەی عەرەق و بیرەوانە بێ، بەڕاستی ئیشەکەی حرامە. برا بەڕێزەکەم خوای تەعالا کاری بۆ ئاسانکە، یعنی لە مامەڵەکەیە بە کورتیەکەی، مامەڵەی لەگەڵەوە بوو حرامە، لەگەڵەوە نەبوو حەڵاڵە ئینشاءڵڵا. باوکی کاک ئەمیر پرسیارەوەی کە جاران مامۆستاکان باسی قیامەتیان نەکرد، ئێستا باسی نیشانەکانی قیامەت ناکەن. وەڵاهی باوکی کاک ئەمیر دیارە مامۆستایان ئێستا زۆر بوون، یعنی ئەگەر تەماشاکەی وەکو ئەرزم کردی زیاد لە 5000 مامۆستاکە لە کوردستانە وجودی هەیە. ئێمە خۆجومان لە هەر 5000 مامۆستاکە نەگەرەوە پڕیجومان لە 100 مامۆستا کردو، 200 مامۆستا کردو. دڵنیان باس کراوە، هەر یەکەی ئاگامان لە هەموو کوردستانیش نییە. بەڵام لەواچێ لە دەوروبەری جەنابەت باس نەکرابێ، لە دەوروبەری من باس نەکرابێ. ئەگەر نا باوەڕ مەکانی مامۆستایەک باسی گەندەڵی ستەمکارانەکە خۆ ناشترسێ باسی نیشانەکانی قیامەت بکە. بۆیە لەواچێ ضروریات، یعنی شتی ضرورتر هەیە، شتی ضرورتر هەیە کامڕۆ نەخۆشیەکانی خەڵکە، یعنی ئەم هەموو فەسادەیە کە بڵاو بووەتەوە. ئەگەر نا من پێم وایە مامۆستایانیش باسییان کردەوە، گرنگە زیاتریش باسی بکەن، بە تایبەتی ئەو نیشانانەی کە ئەمڕۆ ڕوویداوە لە واقعی خۆماندا. دیارە بۆ بانگ کەمی ماوە، بۆی برایان شەڵێن کاتمان کۆتایی پیاتووە. لەخوای پەروەردگارە پاڕێن یا ڕەبی خوا لە گوناهکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوکمان خۆش بی، عاقبەتمان بەخێر بگێڕی.
يا ربي خوای تعالی و بەڕێزانی گوێیان لێمان و گوێیان لێمان گردووە خوای تعالی ئەگەر نەخۆشن شیفایان بی ئەگەر کێشەیەکیان هەیە بۆیان چارەسەرکەی تا شەوێکی تر لە شەوانی پیرۆزی مانگی ڕەمەزانە بە خزمەتان ئەگەینەوە دعای خێرتان بۆ بکەین و دعای خێرمان بۆ بکەن وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.